سڵاوی خواتان لێبێ. من ڕاستیەکەی حەزەکەم بە دوو شعر دەست پێ بکەم کە پەیوەندیان بۆ وەقعەکە هەیە. گۆرانی شاعیرە لێ هەرچیەکەم و خەیاڵی پێیمەستم بۆم ناخرێت ناو چوارچێوەی هەڵبەستم. زۆر جار ئینسان دەیەوێت زۆر شت بڵێ بەڵام ناتوانێت تەنزیمی کە و تعبیری لێ بکە. ئەو قەرارە بۆ ئێمە مایە دڵخۆشیێکی زۆر بوو. بەڕاستی دەستخۆشییان لەو هاوڕێیانەکەم کە ماندوو بوون کۆڵیان نەدا. زۆر جار دەسڵات ئەیگوت ئەمانە هیچیان پێ ناکرێ، بەڵام متەنەبی پێمان دەڵێ لا تحقیرن كيد الضعيف فقد تدمي البعوضة مقلة الأسد. ئێمە توانیمان خوێن لە چای و شێرانە دەبێن کە خۆیان بە شێر دەزانن، بەڵام لە ڕاستیدا ئەمانە شێر نین. ئەمە پێمان دەڵێ ئەگەر ئینسان ئیرادەی ببێ دەتوانێت زۆر شت بگۆڕێ. همة الرجال تقلع الجبال. یعنی ئەمە دیسان هیوای بەبەری ئێمەدا هێنایەوە بۆ ئەوەی کە هەوڵی تاکە کەسیمان پێکەم نەبێ. بەردەوام هەوڵ دراوە تاکە کەس ئیهانە بکرێ، سوکایەتی پێ بکرێ. هەر یەک لە ئێمە ئەزمموی سوکایەتی پێکردنەمان هەبوو یانی. بەڵام ئێستا دەسڵات گوتارێکی پێچەوانی دەست پێ کردووە درژ بەم قەرارانە. دەبێ ئاگاداری ئەو گوتارە بین وەکەوە بۆ سوزیۆن. ئەمڕۆ لە کۆنفرانسێک بوون سەبارەت بە پێکەوەژیان نزانکۆ سەلاحەدین دەیانگوت ئەم بڕیارە دژ بە مافی پێکاتەکانە، دژ بە پێکەوە ژیانە. یعنی ئەمە ڕۆژانە بەریەکەوتمان لەگەڵ ئەم جۆرە گوتارانە بێ. ئێمە وەکۆ بە سوێن چۆن بتوانین ئەم گوتارانە ینی وەڵام بینەوە بەوەی کە کاریگەریان لەسەر خەڵک نەبێ، خەڵک بێهیوان نەکەن، و چۆن بتوانین کە دیسان ئێمە کۆک بین. دەزانی ئەوەی کە دەسڵات ئێستا ئیشی لەسەرەکە و من ئاگام لێ پەرکردنی ئۆپۆزسیۆنە بە شێوەیە کە هەندێک دەنگ دروست کراون، دەنگی نەشاز، خەڵکان بێئومێد دەکەن کە هەڵبژاردن هیچ ناکا و هیچ ناگۆڕێ. بەڵام دەبێ ئێمە بتوانین کە ئەم هیوایە بەبەری خەڵکا بێنینەوە. کاک دکتۆر ڕەعەت دەستخۆشێکی زۆر تایبەتی لێکم، بەڵام فەرمووت کە ئێمە دەتوانین هەنگاوی تر بنین، یان ئەگەر بێتم قەرارانە جێبەجێ نەکرا. بەڵام خەڵک پرسیارەکە دەخۆی یاسای تەوحیدی خانەنشینی محکەمەی ئیتیحادی بڕیاری لێدا و جێبەجێش نەکرا. ئایا ئەمە عەنتەری نەبوو؟